الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. مسلماني عاقل وجير ئەوەیە هەمیشە و دائیم کات و زەمەن بە فرسەتێکی زێڕین ئەزانێ ئەیقۆزێتەوە بۆ ئاخیرەتی، چونکە ئەزانێت ئاخیرەتی لە دنیا باشترە بۆی، سەعادەت و بەختەوەری قیامەت سەربەرزی و عیززەتە بۆی، هۆکاری دڵخۆشیەتی، هۆکاری حەوانەوەیەتی. پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم: الکیس من دان نفسه وعمل لما بعد الموت. عاقل و ژیر ئەو کەسەیەکەوە خۆی بۆ مردن ئامادەکە، بیر لە مردن بکاتەوە، توێش و زەخیرەی لە دنیا بۆ پڕکە. یەکێک لەو کاتانەی کەوا کاتی زێڕینە بۆ ئینسانی مسلمان و ئیماندار، بۆ ئەوەی کەوا توێش و زەخیرەی لێ پڕکەی وەرزی زستانە. وەرزی زستان بەڵێ سارد و سەرمایە و مسلمان لەوە چێ لە عیبادەتەکانە ناڕەحەت بێتیایە، بەڵام فرسەتێکی زێرینیشە لە تەمەنی ئینسانە. هەندێک لە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە غەنیمەت و دەستکەوتی زێڕین ناویان بردووە، فەرموویانە: الشتاء غەنیمەة العابدین. وەرزی زستان بەڕاستی دەستکەوت و غەنیمەی خواناسان و لە خواترسانە. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل، ئیمامی ئەهلی سونە و جەماعەت، ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەفەرمێت: الشتاء ربیع المؤمن. بەڕاستی وەرزی زستان بەهاری مسلمانانە، ئەو مسلمانانەی کەوا ئەهلی عیبادەتن و داچون و ڕۆچون لە عیبادەت و لەزەتی خواپەرستیە. ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی خۆیان بەڕاستی ئیستیقبال و پێشوازی گەرمیان لە وەرزی زستانە کرد، حتا تەرحیبی زۆر گەورە خۆشحاڵی خۆیانیان دەرئەبڕی. ابن مسعود کە وەرزی زستانە هاو عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، فەرموو: مرحبا بالشتاء تنزل فيه البركة ويطول فيه الليل للقيام ويقصر فيه النهار للصيام. أي فەرموو مرحبا لورزي زستان بێ، بەڕاستی ئەم وەرزە و ئەم کات و ساتە شەوێکی درێژی هەیە بۆ ئەوەی کەوا مناجات لەگەڵ خوا بکەی، بۆ ئەوەی کەوا دوعا بکەی، بۆ ئەوەی لە خوا بپاڕیتەوە، چونکە ئینسانی مسلمان وەک ئەرزم کردن بەڕاستی لە دیداری خوا، لە لەزەتی خوا، عیبادات و پەرستش تێر نابێ، هەمیشە و دایم حەز ئەکا لە مناجاتا بێ. شەوی زستانی شەوێکی درێژە، ئینجا فەرمێت: وە ڕۆژەکەیشی ڕۆژی کورتە بۆ ڕۆژوو، بۆ ڕۆژوگرتن. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم: الغنیمة البارد الصوم في الشتاء. غەنیمەتی سارد چییە؟ پێغەمبەری خوا فەرمی: غەنیمەتی سارد ڕۆژووی ڕۆژەکانی زستانە، چونکە بەڕاستی ئینسان توێنی نابێ، برسی نابێ، ڕۆژگارێکی کورتە، ئاسانە. بەڕاستی بۆیە پێغەمبەری خوا غەنیمەتێکی ساردە، مسلمانان و ئیمانداران پێویستە ئەم غەنیمەتە بقۆزنەوە، ئاگایان لێبێ. شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت: نعم زمان المؤمن الشتاء ليله طويل يقومه ونهاره قصير فيصومه. ئەفەرمێت باشترین زەمان بۆ ئینسان لە تەمەنی ئینسانە کە تەمەنێکی زێڕین بێ، کاتێکی زێڕین بێ، وەرزی زستانە، چونکە بەڕاستی شەوەکەی درێژە بۆ شەو نوێژ، بۆ مناجات، ڕۆژەکەشی زۆر کورتە بۆ ڕۆژوگرتن. خۆشەویستان، یەکێ لە ساڵحیانە فەرمێت: إذا جاء الشتاء يقول يا أهل القرآن طال ليلكم
لقراءتكم فاقرأوا، وقصر النهار لصيامكم فصوموا. أي أهل قرآن، أي أهل شونيش، ئێوە بەڕاستی فرسەتە کاتێکی زێڕینە بۆتان شەوەکەی بۆ شەو نوێژ و بۆ قورئان خوێندن. ئەی ئەهلی قورئان، قورئانی تیا خوێنن، زیادی کەن، زیاتر لەزەتی عیبادەت بچەشن. اینجا فەرمێت و ڕۆژەکەشی کورتە، ئەی ئەهلی ڕۆژوو بگرن تایە، فرسەتە بەڕاستی خوای تەبارەک و تەعالا دەرگای ڕەحمەتی خۆیتان لێ ئەکاتەوە. بە تایبەت وەرزی زستان فرسەتێکی زێرینە بۆ ئەوانەی کەوا نوێژ قەرزارن، ئەتوانن لە شەوە بەڕاستی نوێژەکانن قەزاکەنەوە. فرسەتێکی زێڕینە بۆ ئەوانەی کەوا ڕۆژوو قەرزارن، کەفارەتی ڕۆژویان لەسەرە، ڕۆژەکانی تا قەزاکەنەوە. خۆشەویستان، کاتێکی زێڕینە بۆ ئەوانەی کەوا بەڕاستی حەز بە ڕۆژی سوننە دەکەن، لە هاوینا بۆیان ناگیرێ، لە بەهارا ڕۆژگاری دێ بۆیان ناگیرێ، بەڵام لە زستانە ڕۆژگارێکی کورتی هەیە. ئەوە فرسەتە، ئەگەر ناتوانانی هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بی، ئەوە ڕۆژێک سونەتی حەزەتی داودە، ڕۆژێک بە ڕۆژوو بە، ڕۆژێک بە ڕۆژوو مەبە. و ئەگەر ئەوشە ناتوانی، ئەتوانی بەڕاستی سونەتی حەزەتی محەممەد جێبەجێ بکەی کە ڕۆژی دووشەمە و پێنجشەمانە. ئینسان بەڕاستی لە دووشەمە و پێنجشەمانە بە ڕۆژوو بێ، بە تایبەت لە زستانە زۆر ناڕەحەت نابی، بێتاقەت نابی. ئەمەش ناتوانی لە ئەیام البیضا بە ڕۆژوو بە، لە مانگێکا 3 ڕۆژ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتی بۆ زۆرێک لە هاوڵانی خۆی ئەکرد، ئەی فەرموو وەسیەتتان بۆ ئەکەم 3 شت قەت تەرک مەکەن. وەتر پێش خەوتن، نوێژی وەتر پێش خەوتن. ئەجا لە مانگێکا 3 ڕۆژ بە ڕۆژوو بن قەت تەرکی مەکەن. لە مانگێکا 3 ڕۆژ بە ڕۆژوو بن، یا ئەیام البیض 13 و 14 و 15 مانگی عەرەبی، یا ئەیام السەواد 27 و 28 و 29 عەرەبی، ئەوانەی کە شەوەکانی تیا تاریکە. اینجا ئەمە بەڕاستی و وەسیەتی سێمی پێغەمبەری خوا ئەی فەرموو بە ئەسحاب، وەسێم وەسیەتم ئەوەیەکەوە دوور کات نوێژی چێشتەنگا قەت تەرک نەکەن. خۆشەویستان، اینجا شەو نوێژ صفاتی ئەهلی جەنەتە، ئەوانەی کەوا ئەهلی جەنەتن، ئەوانە ئەهلی ئیستیقامن، ئەوانن خوا مزگێنی و مژدەی بەهەشتان پێدا. خوا لە وەصفیانە فەرمێت وكانوا قليلا من الليل ما يهجعون، أي قليل من النوم. براسي أهل الجنة أهل بهشت صفتان أويك وال لدنيا دا شوان كم أخون، وبالأسحار هم يستغفرون، دائما دم بذكر دم بصلاة دم بدعاء دسيان برسل حضوري پروردگارو داواي مناجاتكن داواكن لپروردگار لذكر لفكر پروردگار غافلنين بو اخواي گورا فن امان اهل باشتن. ابن رجب حنبلي فرميت قيام الليل الشتائي يعدل صيام نهار الصيف. براسي روج شونوجي شواني زستان برامبري روجوي هاوينا، يعني روجو هاوين چنك انسان ناراحت ابي طاقت ابي توني ابي برسي ابي شونوجي زستان ئاوا بەرامبەری ڕۆژووی گەرما و ناڕەحەتی هاوینە. بۆیە شەو نوێژەکانتان مایە عیززەتانە، مایە ڕزگاریتانە، چەتری سەرتانە. پێغەمبەری خوا فەرمێت دوور کات شەو نوێژ بکەن لە شەوی تاریکە بۆ ئەوەی بکەن بە سیراج و چرای ناوگۆڕتان نورانی کەن. خۆشەویستان، اینجا حەزەتی مەعازی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت لە کاتی احتیضار و لە کاتی گیانەڵا ئەگریا. یەکێ لە هاوڵان فەرمووی ئەی مەعاز لە مەرگ و لە مردن ئەترسی؟ فەرمووی بەڵێ، کێ هەیە لە من زیاتر لە مردن بترسێت؟ بەڵێ لە خۆشی ئەوە نییەکەوە بەڕاستی لە خۆشی دنیای ئێوە بگریم و بۆ خۆشی دنیا بگریم، یا لە ترسی ئەوە بگریم کە بەڕاستی ئیتر من دنیا بەجێت هێڵم. بەڵێ ئەگریم بۆ ئەو شەوانەی کەوا شەوانی زستانە و لە دەستم دەرچوە و نەمتوانیەوە بە پێی عیبادەتی تیا بکەم و زندوی کەم و مناجات لە حوزوری پەروەردگار بکەم. ڕۆژەکانی بەڕاستی بە پێی پێویستیە بە ڕۆژوو نەبوو. ئەگریم بۆ ئەو ڕۆژانە بەڕاستی نەک حیرسی دنیام هەبێ و حەز لە دنیا بکەم، حەزم لەوە نییە. ئەگریم لەسەر ئەوەی کەوا لە زستانە کە فرسەی عمر بوو نەمتوانی بە پێی پێویست عیبادەتی تیا بکەم. خۆشەویستان، أصحابي پێغەمبەری خوا ئاوا بوون، وفي ذلك فليتنافس المتنافسون بوون. ئاوا هەوڵانەدا بۆ کاتە زێرینەکانە گەڕان،
ئەوانەی کەوا نەفەحاتی ڕەحمەتی پەروەردگاری تایە خۆشەویستان بۆیە خوای تەبارەک وتەعالا لەبارەی ئەهلی ئیستیقامەوە ئەهلی شەو نوێژەوە ئەهلی ڕۆژوەوە ئەهلی عیبادەتەوە مژدە و مزگێنیان پێدا باسی سەربەرزیانەکە باسی بەختەوەریانەکە إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياءكم في الحياة الدنيا وفي الآخرة وشويستان عزيزان خواهي تبارك وتعالى لباره الاستقامة أواني استقامان لسا شون وجهه ئەوانەی کەوا کاتە جێرنەکان کاتی نەفەحات و بەرەکاتی پەروەردگار ئیستیقامیان هەیە و ئەیقۆزنەوە بە عیبادەت خوا فەرمێت ئەوانە کە ئەڵەن الله خوای ئێمەیە الله ربنا الله خوای ئێمەیە پەیام و ڕیسالەی لەسەر سەرمانە و دەستورمانە یاسامانە قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێن کەوتەی ئەو پێغەمبەرەکەینی لەسەر ئەو ڕێبازەین کە خوا و پێغەمبەر بۆ ئێمان هەڵبژاردووە استقامیان هەیە بەردەوامن لەسەری دایمە لە مناجاتان دایمە لە شەو نوێژان دوعاکەن ئەوە خوای تەبارەک وتەعالا ڕەحەمات و بەرەکاتی خۆی وەرجێنە بەسەریانە فریشتەکانیان بۆ ئەنێرێت مژدەیان پێدەن مزگێنیان پێدەن دڵیان خۆش ئەکەن لە ناڕەحەتی مەرگ لە ناڕەحەتی قەبر لە ناڕەحەتی قیامەت ڕزگاریانەکەن ئیمام فەخری ڕازی خوای گەورە لێ ڕازی بێ ئەفەرمێت لە سێ کاتە ئینسانی مسلمان و ئەهلی ئیستیقامە ئەهلی شەو نوێژ ئەهلی ڕۆژوو ئەهلی نوێژ ئەهلی خێر و خێرات ئەهلی چاکە دڵپاکان ئەوانەی کەوا دڵێکی سەلیمیان هەیە بەردەوامن لەسەر عیبادەت و شەو نوێژ خوا لە سێ کاتە بەڕاستی فریشتە ئەکا بە هاوڵیان ئەکا بە دۆستیان مژدە و مزگێنیان پێدەن یەکێک لەو کاتە سامناک و ناڕەحەتانە کاتی احتیضارە کاتی گیان کێشانە کە بەڕاستی ئینسان هەرچی سەر و سامان و ماڵی دنیای هەبێت جێش و جاشێ بێ فریایی ناکەوێ لەو دقا کەوا بە زبانێکی پارا و بڵێ لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕەسوول الله بە زبانێکی پارا و ناوی خوا بێنێ زکری خوا بکە یادی خوا بکە بە ئیمان ڕزگاری بێ لەو کاتە کاتێکی ناڕەحەتە وئینە للمەوت لەسەکەرات پێغەمبەری خوای فەرموو ئای مردن چەند ئازارت هەیە لەو کاتە خوا فریشتەکان ئەکا بە هاوڵی ئەهلی ئیستیقامە ئەوانەی کە ئەهلی شەو نوێژن ئەوانەی کەوا کاتە زێرنەکانە قۆستەتەوە توێشویان پڕ کردووە لەو کاتە فریشتەکان تێن تەتەنەزەل عەلەیهیم المەلائکەةو ئەللا تەخافوا نەترسی ئێمە لەگەڵ توین لە مناڵەکان نەترسی ئێمە سەرپەرشتیان نەکەین خوا ئێمەی داناوە بۆ سەرپەرشتی تۆ و سەرپەرشتی ئەوانیش اینجا ئەللا تەخافوا ولا تەحزەنوا مەترسە لە قیامەت مەترسە لە گۆڕ مەترسە لە پرسیار تۆ ئێمە هاوڵی تۆین ئێمە جوابی تۆ ئەدەینەوە ئێمە ئەنیسی تۆین ئێمە سیراجی تۆین ئێمە هاودەمی تۆین ئەمیش لەو کاتە بۆیە یەکێک لە نیشانی حوسنی خاتیمە هی مسلمان کە گیانی دەرەچێ لەو کاتە زەردەخەنەیەکەکە کە گیانی دەرچووە سەیری ناوچاوی مردوو ئەەکەی زەردەخەنێ ئەوە نیشانی حوسنی خاتیمەیە زەردەخەنەی کردووە بۆ فریشتەکان کە مژدەی گیان مژدەی ئەویان پێداوە ئەللا تەخافوا ولا تەحزەنوا لەو کاتە فریایەکەون کاتی دووەم ناوگۆڕ پرسیاری گۆڕ تەسکی و تاریکی ناوگۆڕ ئەو کاتە سات و ناڕەحەتە ئەو کاتە ترسناکە لەو کاتەشا کە نەکیر و منکیریەن من ربك وما اعتقادك وما الذي مت عليه ماذا تقول في هذا الرجل الذي بعث فيكم وفي الخلق أجمعين خوات كيا پیغمبرت كيا دينت چیە لەسەر چی ژیای چۆن ژیای ئەو پیاوە ناسی کە حەزەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەمانەوان هەرن ئەو پیاوە ناڵنەوە پێغەمبەرە بەڵام ئەم لەم کاتا چونکە ئەهلی ئیستیقامەیە تتنزل عليهم الملائكة ملائكتان ألا تخافوا ولا تحزنوا إيما لقلطين ما ترسى زباني ثابت أبي لو الله من فريشتا كان الله ربنا هذا محمد هو نبينا آمنا به فاتبعنا به وصدقناه أو بيغمبريانا أو بيغمبر إيمان من بينا شوين كوتين سرمان خست دواي بيامي كوتين أو دو كادو ساتنا رعتشا ككاتي دوما فريشتا كان دعا بس سرت يار مهيدا كاتي سيمش كاتي قيامته كاتي أو كاتي كوا نفسي وهر كسي بو خوي هاوار بو كساني كوا هيتشان بيني لقيامته طوبى لبواني كوا سربرزن أهل استقاما لو كاتي شافريش تكان ألا تخافوا ولا تحزنوا ما ترسى بيمت نبي
ناڕەحەت مەبە، ئێمە هاوڵتین ئەتبەینە بەر سێبەری عەرشی پەروەردگار. ئەمڕۆ بەڵێ ڕۆژی ترسە، ڕۆژی ناڕەحەتیە، کەس بۆی نییە پێی بەرێتە بەر ئیلا ڕەسوول الله نەبێ شەفاعەتەکە، کەس ناتوانێ، هەمووی نەفسی نەفسیە. تۆش ئومەتی ئەو ڕەسوول اللهی، تۆش ئەهلی ئیستیقامەی لەم کات و ساتە، تۆش ئەهلی نەجاتی. ئەللا تەخاف ئەللا تەحزەنوا ئەللا تەخافوا وەلا تەحزەنوا. تۆ ترس و بێم و نەبێت، تۆ ئەهلی بەهەشتی. ئێمە هاوڵ و هاودەمیتوین خۆشەویست. ئەم سێ کاتە بەڕاستی بۆ ئەوانەی کە ئەهلی ئیستیقامەن. جا یەکێک لە ئەهلی ئیستیقامە ئەوەیە بەڕاستی کاتە زێرنەکان بقۆستەوە بۆ عیبادەت، بە تایبەت زستان کە کاتێکی زێڕینە بۆ مسلمان، شەوگاری درێژ بۆ زکر و شەو نوێش، و هەروها ڕۆژگاری کورد بۆ ڕۆژوو، بۆ ئەوەی کەوا ئینسان بتوانێ خوای گەورە لە خۆی ڕازیکە. خوا لە هەموو لایەکمان ڕازی بی، خوا لە هەموو لایەکمان خۆشبی، عاقبەتمان بەخێر بیێڕی، لە گوناه و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆشبی، سەربەرزمان کەی، بە عیزەتمان کەی، ئەهلی ئیستیقامە بین، ئەهلی شەقاوەت نەبین. خوای حوسنی خاتیمە پێبەخشە، لە سوئی خاتیمە لاماندا خوای دڵ دەرمان نورانی کە بە نور و بەرەکەتی خۆت و پێغەمبەر یان صلی الله علیه وسلم. یا ربی خوای یان لە باوکو دایکمان خۆش بە، لە باوکو دایکمان ڕازی بە، دەرەجاتی باوکو دایکمان عالیکە و بەرزکە، بە شادیان کە لێیان ڕازی بە، زبانی ئێمەش و ئەوان لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕا سابت کە و جوابمان پێبێ بۆیان، ڕوڕەشمان نەکەی، ڕووزەردمان نەکەی. پەروەردگارە فریشتەکان کەیتە هاودەم و هاوڵمان، مژدەبەخش بن پێمان، مزگێنیمان بنێ، هاوڵمان بن، هاودەممان بن. یا ربی خوای یان ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان کەی. یا ربی خوای یان نەتەپاڕێنەوە، بە ئیمانەوەمان ژێن، بە ئیمانەوەمان برنە، بە ئیمان و زیندومان کەرەوە. یا ربی خوای لە ڕۆژی قیامەشە وەک بەرق لەسەر پردی سرات بپەڕینەوە. یا ربی خوای لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی، لە ژێر ئاڵای لا إله إلا الله ومحمد رسول الله عەشرمان کەی، لەسەر چیمەنەکانی بەهەشت، لە خزمەتی پێغەمبەری خوا و صادقین و صالحین و پیاو چاکانە. ئەو پێغەمبەرە نازدارە باگمان کە، بەدەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ، نەتوینێت بەدی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. یا ربی خوای گیان نەتەپاڕێنەوە، ئەو هەموو قەیران و ناڕەحەتی ڕووی لە وڵاتمان کردووە. خوای لەسەرمانی هەڵگرە، خوای ئەموو باو نەخۆشەمان لەسەر هەڵگرە، لەسەر هەموو جیهانی هەڵگرە. ئەوەی کەوا تووشی بووە خوای شیفای عاجل پلەی بۆ بنێرە، ئەوەی پێی وەفاتی کردووە خوای پلەی شەیدی بەرێ، ئەوەی تایتە سەلامەت بۆ خوای سەلامەتری کەی، خوای هەموو لایەکمان سەلامەت کەی لە هەموو دەرد و بڵاو مصیبەت و ناڕەحەتیەک، لە هەموو زاڵ و ستەمکارێک. یا ربی خوای گیان لێتە پاڕێنەوە، ئەوەی کەوا دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنمانە خوایە، ئەوەی زوڵممان لێکە، ستەممان لێکە، دوژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە خوای. ئەگەر شیاوی دایەتە خوای دایەتی دەی، ئەگەر قابلی ئیسلاح خوای ئیسلاحی کەی، ئەگەر قابل نییە زیاتر زوڵمەکە، زیاتر ستەمەکە، زیاتر کوفرەکە، زیاتر ناشکوریەکە، زیاتر دژی تۆ بەرنامەی تۆ یاسای تۆیە. یا ربی خوای عالیەها سافی لەها خۆی و جێژاشی بەناخی ئەرزابەری پەروەردگارە. یا ربی خوای لێتە پاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت. کۆمەڵە خەڵکی داوای دوعای خەیریان لێکردن، هەندێک کێشەی عایلەیان هەیە، هەندێک گرفتیان هەیە، هەندێک منداڵیان نابێ، هەندێک نەخۆشن. یا ربی خوای شیفای عاجل و پەلە بۆ نەخۆشیەکان بێرە. یا ربی خوای شیفای دڵ و دەروونی هەموو لایەکمان بە، شیفای نەخۆشی ماڵۆمان بە، شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بە. یا ربی خوای ئەوانەی منداڵیان منداڵی ساڵحیان بەرێ، ئەوانەی هەیان و ساڵحن خوای ئەویان ساڵەکە، خوای مناڵی هەموو لایەکمان ساڵحکەی. یا ربی خوای ئەوانەی کەوا مناڵیان مەفقودە و نەودیان نییە، لە سجنە و گیراون، خوای دەرگای خێران لێ بکەرەوە، خوای بەیەکیان شادکەیتەوە، خوای ڕزگاریان کەی. یا ربی خوای لەدەپاڕێنەوە ئەوانەی کەوا داوای دوعای خێران لە ئێمە کردووە و نەخۆشیان هەیە و عەمەلیات ئەکرێن و لە خەستەخانەکانن خوایە. یا ربی خوای شیفای عاجل و پەلەیان بۆ بنێرە، ئەوانەی لە ماڵن و داوای دوعای خێران لە ئێمە کردووە. یا ربی خوای گیان ئومێدیان بە ڕەحمی تۆ هەیە و دوعای مسلمانان، خوای شیفای عاجل بە پەلەیان بۆ بنێرە. خوای زەلیل سەر جێگایان مەکە، خوای ڕەحمیان پێ بکە و ڕەحم بە هەموو لایەکمان بکە، عاقبەتی ئێمەش ئەوانش بەخێر بگێڕە. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. الحمد لله ثم الحمد لله